بەناوی خودای بەخشندە و مهرەبان. بینەرانی بەڕێز، لەم ڤیدیۆی ئەم جارەماندا باسە چەمکێکی گرنگ دەکەین کە پێی دەگوترێت NPC. بینەرانی بەڕێز، با بزانین ئەم چەمکە واتای چییە. ئەم چەمکە لە ڕاستیدا ڕستەیەکە کە لە سێ وشە پێکاتووە: Non-Playable Character. ئەم چەمکە لە هەندێک زانستی گرنگدا دەردەکەوێت، بۆ نمونە کۆمەڵناسی، دەروونزانی یاخود دەروونناسی، واروەها یاری ئەلیکترۆنیەکان و چەندین زانستی مرۆڤناسی هاوشێوە. بینەرانی بەڕێز، ئایا NPC چییە؟ لە یاریە ئەلیکترۆنیەکاندا NPC بەو شتە دەگوترێت کە وا یاری ناکە. بۆ نمونە کاتێک کە تۆ یاریەک دەکەیت، بە ڕێگایەکدا دەڕۆی، کەسێک دێتە پێش، ئەم کەسە پێی دەگوترێت NPC، واتە ئەم کەسە تۆ نیت کە کۆنتترۆل دەکەیت، بەڵکو بە خودی خۆی کۆنتترۆل دەکرێت و بە خودی خۆی دەڕوات، ئۆتۆماتیکی. بینەرانی بەڕێز، ئەم چەمکە لەگەڵ دەرکەوتنی ئینتەرنێت و یاری ئەلیکترۆنیەکاندا هاتە گۆڕێ. ئەم چەمکە لە ژیانی کۆمەڵایەتیدا بە کەسێک دەگوترێت کەوا وەکو ڕۆبۆتێکە، هیچ بیرکردنەوەیەکی سربەخۆی نییە و تەنانەت لە قسەکردنیشدا گوتەکانی ڕۆبۆتیکانەیە، واتە گوتەکانی سەرنجڕاکێژ نییە. لەوانەیە باسی بابەتێک کاکەوە زۆر ئاسایی بێت، یاخود بابەتێک بێکەوە لە لای مرۆڤی هۆشیار، لە لای مرۆڤی زیرەک ئاسایی بێت. ئینجا بینەرانی بەڕێز، لێرەدا دەبێت پرسیارێک لە خۆمان بکەین: ئایا ئێمە بووین بە NPC؟ ئایا ئێمە بووین بەو ڕۆبۆتانێکەوە وەکو ئامێرێک دەسوڕێنەوە و وەکو نامرۆڤێک دەسوڕێنەوە، وەکو کەسایەتی ناو یاری ئەلکترۆنیەکان؟ جا لەبەر ئەوە وا پێویست دەکا کە ئێمە وا نەبین بە NPC. و بینەرانی بەڕێز، ئەم چەمکە لەگەڵ کۆمەڵێک چەمکی تردا هاوپەیوەستە. بە پشتیوانی خودای گەورە لە ڤیدیۆکانی داهاتوو تیشکیان دەخێنە سەر. تا کاتێکی دیکە، خواتان لەگەڵ، هەر شاد بن.